من ناو موسا عمەرە ناسراوم بۆ موسا عمەر میراوایی پیشەم شیرینیە لە ساڵی 2000ەوە هەستاوم بە هاتوومەتە ناو ئەم پیشەوە زۆر وێستگەی ژیانە پێویستیم بە خەڵکانێکە بووە کە هاوکارم بن بۆ ئەوەی معلوماتی زیاترم لەسەری هەبێ سوپاس بۆ خوای گەورە ساڵ بە ساڵ بەرەو پێشوونم بردووە لە کارەکەی خۆمە هەتا وای لە هاتووە بۆ خۆم بوومە ئوستاز بۆ ئەو گەنجانەی کە تازە لێنە ناو کارەکەوە سەرەتای بیرۆکەی من ئەوە بووە کە زۆرترین دەستی کار بتوانم هاوکاری بکەم لە کوڕ و کچە گەنجەکانمان ئێستا ینی تاگەشتونێتە ئەم مەرحەلە زۆر مەرحەلی جیاوازمان بڕیوە ئێستا حالیان 4 ساڵی ڕێکە ئەم کارگەم داناوە بە ناوی کارگەی شیرینی هەنگوینەوە هەمان کاتا کە ناوی کارگەکەم کارگەی شیرینی هەنگوینە زۆرترین بڕی هەنگوینی تیا بەکاردێنین ئەوەی کە لە شیرینەکانە بەکارێنم و خۆم بەلاوە پەسەندمە کە باشترین جۆری ڕۆن بەکاربێنم کە ڕۆنی خۆماڵی ئاوێتەی ڕۆنی تریەکەین کە ڕۆنی بیانە لە بیرکردنەوەمانە بۆ دابەزاندنی جۆری شەکرەکەی هاتوین هەنگوین و شیلەی بیلادی پێڵین کە شیلەی نەباتە لەگەڵ شەکرە ئاوێتەیەکەین کە بۆی ڕێزی شیرینەکەی دابەزێت پیشەی من لە زیاتر پاقلاوە و ژنودست دواتر ئیشی معاجەناتە ئیشی هەویرکاری معاجەنات کە شۆرەك و کولیچە و بابەتەکانی تر دەگرێتەوە یعنی هەمیشە تەرکیزمان لەسەرەوە بووە کە خواستی هاوڵاتیان لەسەر چ جۆرێک زیاد بێ چۆن تەندروست بێ ئێمە بتوانین ئەو کارە زیاتر بکەین ئێستا ئەوەی لە کارگەکەی منە کارەکە 8 کارمەندم هەیە هەموو کارمەندەکانم بەشی زۆریان دەرچووی زانکۆ پەیمانگاکانن گەنجی ئەم شارەی خۆمانن هەمیشە هیوایەتمەوە بۆ کە خەڵکی زیاتر فێری ئەم سنعاتە بکەم چونکە بە پیشێشی سەرکەوتوی ێزانم ئافرەتی ماڵ سەردانی کردوین بۆ ئەوەی کە موچەکەی بەشی نەکردووە یاخود پیاوەکەی نەیتوانیوە تەواوی پێداویستەکانی ژیانی پڕکاتەوە لێرە هاوکار بووین بۆ ئەوەی کە فێری بکەین و ئێستا بۆتە خاوەن پیشەی خۆیان داواکارم لە خەڵکی خۆمان لە لایەنی پەیوەندیدار کە هاوکاری ئێمە بن بۆی دەستی کاری زیاتر پەرە پێ بدەین بەروبوومە ناوخۆیەکان بەیان بەروبوومە خۆماڵەکان زیاتر بکەین. من دوو جۆر ڕۆن بەکارێنم ڕۆنی حلە و ڕۆنی ئەریش کە ڕۆنی ئەریش دروستکراوی عمانە ینی سەڵتەنەی عمانی پێڵێن ئەم دوو جۆرە ڕۆنە زائیدەن هەنگوین کە دروستکراوی وڵاتی تورکیایە لەگەڵ شیلەی نەباتی ئەم شیلەی نەباتیە کە ڕێژی شەکری زۆر کەمە هیچ مادێشی کیمیاویتیان نییە بەڵام بەدەلەوە تەبعاً شەکر بەکاردێنین تیا بۆ زیادنیانی تۆزە تام و چێشی شیرینەکەی بەڵام بەو ڕادەیە شیرینەکانمان ینی شیرینی تەواو نییە ینی ئەوە بڵێ کە شیلێکی کامل دەخۆی تەبعاً خواردنی شیرینی بەتایبەت لە مانگی ڕەمەزانە خواستێکی زۆری لەسەرە ینی ناتوانین ئێمە هەر کەسێک لە مانجی ڕەمەزانە کە بە ڕۆژەوە بێ ئەوەی کە زیاتر چێژی لێ ئەبینێ شیرینیە ئێمە کارگەی شیرینی هەنگوین ینی تایبەتمەندێکی خۆمانەیە هەر کەسە جۆر و ناو نازناوێکی خۆی هەیە هیوادارم مەسەرەن ئەوانەی کە بە جۆرێکی تر لە شیرینی ڕوانم بێن ئەگەر بۆ جارێکی بێت تاقیب بکەنەوەوانە بزانین ئایا ئێمە خۆمان مەسەرەن جاری وایە دی ئاڵە بێشەکرتالانی ئەڵێن پاخلاوی بێشەکرمان لێنێ چونکە دڵنیانەوە بۆ نەخۆشێکی شەکرەیە خۆمان بەرگری لەوە دەکەین کە ئەمە بۆ نەخۆشە بەکار نایە بەڵام بۆ کەسێکی ئاسایی دەتوانێت چێژێکی تایبەتی لێ ببینێ.
بۆ ڕەمەزان ینی بەداخەوە وڵایی ئەم ڕەمەزانە ئیتر بە هەربار و دۆخێک بێ ئەم ڕەمەزانە لەوانەیە بڵێم خراپترین بۆ بازاڕی شیرینیەکان خراپترین ڕەمەزان بووە لە حرمەتمان بۆ ماجی ڕەمەزان نەماجی ڕەمەزان خۆی پیرۆزی کۆیەیە بەس وەکو بازاڕی ئێمە خراپترین ڕەمەزان بووە ینی لەوانەیە لە 20 ساڵی ڕابردووە تا ئێستا بۆ جۆرەم نەبینی بێ وەڵی خەڵک بە پێی خواستی خۆیەتی هەیە بە خواستی لەوانەیە هەیە بە خواستی چێژبینین هەیە بە خواستی جیرفانی مەسەرن کابرا توانای هەیە خێزانێکی زۆری هەیە 2000 لە جیرفانێت هەیە چەند نیوچی لە لوقمە قازیە کڕێ یان بامەیەکرێکی عادەتی زۆرترە مەسەرەن پاقلاوە وەلو ئەو پاقلاوەی مەستە کە چیلوێ دێن بە 7000 لە ناو دوکانەکەی خۆمە کە بە جوملا چێتە دەروانێت لە ئەوەی خاوەن دوکاندارەکان لە 10,000 کەمتر نایفرۆشن بەڵام لای خۆمانەیەیم بە 7000 لەبەرەوە لای خۆمان دروستیەکەین و لای خۆشمانێ بێ لەگەڵ جوملەکان زۆر جیاوازیم لە سیعلان نەکردووە ئەمیش هاوکاریەکە بێ ئەم پێی جوگرافیای دوکانەکەن کە ناوەندی شارە بە هەرزان فرۆش بەناوبانگین خواستی خەڵک ینی بە تایبەت ئێستا ینی لە مانگی ڕەمەزانە لەسەر پاقلاوەکە سوپاس بخوا زۆرە جۆرە من برمەمانەیە ناومان ناو برمەی تورکیە بە ساویرەکەی تورکیە لای خۆمان دروست دەکرێ تا ئێستا داواکاریی زۆری لەسەرە لەبەرەوە زۆر کەم شیرینە خواردنیشی زۆر سووکە.